هاتوونەتە پاشەشتات ناسراوترین هێمای مێژووی دەریایی شاری هامبورگ، گەورەترین کۆمەڵگەی کۆگاکانی یەک لە دوای یەکە لە جیهاندا و لە ساڵی 1883 دروست کرا و نزیکەی 26 هەکتارە. شپاشەشتات میراتی جیهانی یونسکۆیە و یەکێکە لە جوانترین دیمەنەکانی ئەمڕۆ. گەورەترین سنتەری لۆجستی جیهانە و چلهەمین میراتی یونسکۆی ئەڵمانیایە و یەکەمی شاری هەمبورگ. شپاشەشتات لەسەر 3.5 ملیۆن داری بەڕوو بە قوڵایی 12 مەتر و بە خشتی سوور دروست کراوە. ئەم شوێنە دیمەنێکی دڵفڕێن و سەرنجڕاکێشی هەیە. بەهۆی خشتە سوورەکانی و پەنجەرە مۆدێرنەکانیەوە ڕۆژانە بە هەزاران گەشتیار ڕووی تێدەکەن. هامبۆرگ شارێکی زۆر جوانە. منداڵەکان فیلمی فێفەر کۆرنەریان بینیوە. ئەم فیلمە لێرە بەرەمێنراوە ویستیان شپایشەشتات ببین و بزانن لەکوێی ئێرە فیلمەکە بەرەمێنراوە. ئەوەی سەرنجی ئێمەی زۆر ڕاکێشە کۆنی کۆگاکان و هەروەها نزیکی لە بەندەری هامبۆرگە. لە کۆتایی سەدەی 19دا دەست بە دروستکردنی کراوە و لەو کاتەدا کۆگا پێویست بووە بۆ بەندەری هامبۆرگ. لە ساڵی 1888 قەیسەر ویلیەمی دوو بە فەرمی لە ڕۆژی قەیسەریدا دەیکاتەوە. بەشێکی لە جەنگی جیهانی دووهەمدا وێران دەبێت و دواتر دروست دەکرێتەوە. نزیکەی 80 ساڵ کۆگای چاو قاو و بەهارات و کاکاو و جگەرە بووە و لێرەوە بەرەو جیهان نێدراوە. گەورەترین کۆگای فرش لە جیهاندا لێرە بووە. ژمارەی کۆگاکانی فرش 400 کۆگا بوون، بەڵام ئێستا ژماریان کەم بۆتەوە. ئێمە 22 ساڵە لەم کۆگاین و دوکانی فەرشمان لێرەیە. لە ڕێگەی ئۆنلاینەوە بۆ هەموو جیهانی دەنێری. زیاتر لە 100,000 فەرشی ئۆنلاینمان هەیە بۆ فرۆشتن. ئێمە گەورەترین بازاڕی فرۆشتنی فەرشین لە هەموو جیهاندا. ڕۆژانە زیاتر لە 250 داواکاری فەرشمان لە ڕێگەی ئۆنلاین بۆ دێت. لێرەوە بە پاکێت بۆ تەواوی وڵاتانی جیهان دەینێرین. ئەم کۆگایە 100 ساڵ پێشێستا خۆراکی تێدا بوو. بۆ ئێمە باشترین شوێنە چونکە پلەی گەرمی نەگۆڕە. ئەمەش بۆ فەرشەکان زۆر. لە ساڵانی هەفتاکانەوە ئیدی وردە وەکو کۆگا بەکار ناهێنرێت. ئێستا زۆرترین مۆزەخانە و ڕستۆرانت و کافێتەریای تێدایە. نزیکی شپاشەشتات لە بەندەری هامبورگەوە وای کردووە ڕۆژانە هەموو نیو کاژێرێک گەشتیاران و خەڵکی ئەم شارەش بتوانن گەشتێک بە پاپۆر بە نێو شپاشەشتادا بکەن. دەچینە بەندەری شار. ئێمە دەمانەوێت لە نێو ئەو گەشتەوە شپاشەشتات ببینین. هەموو نیو کاژێر جارێک گەشتێکمان هەیە. ڕۆژانە نزیکەی 10,000 گەشتیار بە پاپۆرەکانمان گەشتی شپایشەشتات دەکەن. مانگانە دەگەینە 100,000. هەر 5 کاژێر جارێک داکشانی ئاو و 7 کاژێر جارێک هەڵکشانی ئاو هەیە. پاپۆرەکانمان لە کاتی گەرمادا باشتر بەنێو ئاودا دەڕۆن و گەشتەکانمان ئاسانتر دەبن. لە کەش و هەوایەکی خۆشدا مێژوو و گرنگی ئەم کۆگایانە بۆ گەشتیارەکان باس دەکرێت. بەژێر پردە پۆڵاینەکانیەوە و لە نزیکەوە دیمەنێکی ساسۆهێنەری هەیە. هەمووان بەسەرنجەوە گویانگرتووە و جارجاریش وێنەیەک دەچرکێنن. لێرە گوێبستی چەندین زمانی جیاواز دەبیت. هامبورگ واتە شپایشەشتات. هەر کەسێک سەردانی هامبورگی کرد دەبێت گەشتێک بەنێو شپایشەشتاتدا بکات. ئەوەندە جوانە بەڕاستی دەرگای جیهان لێرەوە بەڕووی خەڵکدا دەکرێتەوە. لەگەڵ هاوژینەکەم و دوو منداڵەکەم بە گەشتێکی خێزانی هاتووینە هامبۆرگ. چەندین شوێنی سەرنجڕاکێشمان بینی وەکو سەمفۆنیای هامبۆرگ و مۆزەخانەکان. ئێستاش بەم پاپۆرە گەشت دەکەین. دیمەنی زۆر جوان. کاتێک کە ڕۆژ ئاوا دەبێت ناوچەی کۆگای هامبۆرگ دەچێتە نێو کەشێکی ئەفسوناویەوە.
لەو کاتەدا باڵەخانەی لە خشتی سوور دروستکرا و پردە پۆڵاینەکان بە شێوەیەکی هوەری بە 800 گلۆپی سپۆتلایت ڕووناک دەکرێنەوە. ئاڵاشاڵی ڕوودا و هەمبۆک.